بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجێکم لاپەڕە 12 کارامەییەکانی شیکاری پرسیارەکان. دۆزینەوەی ئەنجامەکان. لە کاتی شیکارکردنی پرسیاری بیرکاری پێش هەموو شتێک هەموو کەس هەوڵ دەدا لە پرسیارەکەی تێبگا، ئەوجا یەکسەر لە هزر و بیری خۆی پلانێک دادەنێ، ئەوها دەکەم، دابەشی دەکەم، لێچی دەدەم، کۆی دەکەمەوە. هەر کەس با جۆرێک بیر دەکاتەوە لە پاش ئەوەی کە هەستی کرد لە پرسیارەکەی گەیشتە، ئەوجا کە پلانەکەی دانا بە خێرایی پرسیارەکەی شیکار دەکا و پاشان ساغ دەکاتەوە، تەمەشا دەکە ئایا ئەو وەڵامەی کە ئەمن بەدەستم گەیشت ڕاستە، ڕاست نییە، شیاوە، گونجاوە، دەبی، نابی. هەموو کەس ئەو جۆرە بیرکردنەوانە دەکا. هەندێک جار لێرە نووسرایە وا پێویستە پێدراوەکان شی بکەینەوە بۆ ئەوەی ئەنجام بەدەست بێنین. لێرە دوو خشتە هەیە. ئەو خشتەی لای دەستی ڕاست باسی دڵۆپە خۆراکیەکان، پاشان چەند جۆرە نەمامەکەیە، 1 جۆر، 2 جۆر، 3 جۆر، 4 جۆر، 5 جۆر، یان نەک 5 جۆر، 5 نەمام هەیە. 5 نەمام هەیە و لە ناو هەر نەمامەی ڕۆژانە یان بزانە هەفتەی جارێک لە ناو ئەو نەمامانە دڵۆپە خۆراکیان پێ دەدرێ. بۆ وێنە نەمامی ئەو نەمامە یەکەم 1 دڵۆپە خۆراک، نەمامەکەی دیکە 5 دڵۆپ و ئەوی دیکە 9 و ئەوی دی 13 و ئەوی دی 17. پاشان کە تەمەشای دەچین دەکەین، تەمەشا دەکەین لێرە لەو خشتەی بزانین ئەو نەمامەی کە 5 دڵۆپە کە 1 دڵۆپە خۆراکی پێدرا چەند گەشەی کردی، یان چەند بڵند بووە، یان چەند بەرز بووە. تەمەشا دەکەین بوویتە 15 سانتیمەتر و شتێک، چونکە ژمارەی دەیە 15 فاریزە 3. نەمامەکەی دیکە کە 5 دڵۆپە خۆراکی پێدرایە بوویتە چەند؟ بوویتە 20 فاریزە 8. نەمامەکەی دیکە 9 دڵۆپە خۆراکی پێدرایە، درێژتر بووە، بڵندتر بووە، بوویتە 26 فاریزە 3. پاشان ئەو نەمامەی کە 13 دڵۆپە خۆراکی پێدرایە، لە جیاتی ئەوەی زیاتر درێژ بی، بڵند بی، بە پێچەوانە زۆر زۆر کورتتر بوویتەوە، هەڵ نەچۆواتە، گەشەی نەکردیە. ئەو نەمامەی کە 17 دڵۆپە خۆراکی پێدرایە، هەر بە جارەکی هیچ گەشەی ناکە. لێرە سەرجەم کە دەچین ئەو زانیاریانە تاو توێ دەکەین و هەڵدەسێنجێنین، دەگەینە ئەو دەرەنجامەی کە ئەگەرە من خۆراکم بە نەمامەکانی خۆمدا ئەگەر کەمم پێیاندا 1 دڵۆپ و 5 دڵۆپ، ئەوە زۆر گەشەی ناکەن. باشترین دڵۆپ چەندە؟ 9. ئەگەر 9 دڵۆپم پێیاندا زۆر باش گەشەی دەکەن. ئەگەر دڵۆپە خۆراکەکانم زیاد کرد، لەو باشانە نییە، چونکە نەمامەکان دیسان گەشەی ناکەن و بڵند نابن. ئەوە بەراوردکردنی ئەو دوو خشتێ و ئەو دوو وێنەی ڕوونکردنەوەی. ئەوجا ئێستا شیکردنەوەکە کووە؟ تەماشای ئەستوونە ڕوونکردنەوە یەکە بکە، کام ڕووەک گەشەی زۆرترە، ئەو ڕووەکەی کە ناوی نەمامی ج کە 9 دڵۆپ خۆراکی پێدرایە. ڕووەکی ج دەرەنجامەکە. پاشان نووسرایە درێژترین ڕووەک چەند دڵۆپەی وەرگرتووە؟ 9 دڵۆپ خۆراکی وەرگرتووە.
چ پەیوەندێک لە نێوان ژمارەی دڵۆپەکان و گەشەی ڕووەکەکان دەکەی ئەگەر ژمارەی دڵۆپەکان لە 9 زیاتر بوو، ئەگەر لە 9 زیاتر نەبی ئەوە باشە، ڕووەکەکان گەشەی دەکەن و زیاد دەبن. بەڵام ئەگەر لە 9 زیاتر بوو ئەوە بەکەلچیان نایە. لێرە دەیانەوێ ئەو شتانە فێربین کە تەمەشای وێنەکانی یان خشتەکانی ڕوونکردنەوەی دەکەین، بتوانین زانیاریەکان بەیەکەوە ببەستینەوە، بزانین چ ڕوویدایە کە چ ڕووی نەدایە. دوو خشتە ئێستا لێرە پەیوەندیەکیان لە مابەینێ هەیە کە خۆراک بە نەمامەکان دەدەین، هەتا زیادکەین هەتا 9 زۆر باشە، بەڵام پاشی 9 نەمامەکان باش نییە، گەشە ناکەن. لێرە هەر دەربارەی تێگەیشتن لە پرسیار، پلاندانان، شیکارکردن، گەیشتن بە دەرەنجام وە شیکردنەوە فێر دەبین کو زانیاریشی بکەینەوە. باوەڕکەم لێرە چی دیکەیدی پێویست ناکە من تەماشای ئەو لاپەڕەیەکەم، یەکسار دەچمە لای لاپەڕە 13. لاپەڕە 13 ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. ئایا دەتوانی لە پرسیارەکانی 1 هەتا 4 پوختەی ئەنجامی دیاریکراو لە پێدراوەکان بەدەست بینی؟ یان بنووسە بەڵێ یان بنووسە نا، یەک لە دوان. پاشان کارەکەت ڕوون بکەوە لەبەر چ بەڵێ لەبەر چ نا ڕوون بکەوە. ئەوجا ئێستا با پرسیارەکەی بخینینەوە. لە پۆلەکەی مامۆستا کامەران چەند خوێندکار هەیە؟ 25 خوێندکار هەیە. درێژی باڵایەکەی ئەو خوێندکارانە چەندە؟ لە نێوان 83 و 100 سانتیمەترە. واتە 83 و بزانە 84 و 85 و 92 ئیدی ئەو شتانە ڕەنگە 2 کەس 95 بیان 4 کەس 96 بی نازانین، بەڵام دەزانین درێژی باڵایان لە مابەینی 83 و 100 سانتیمەترە. کەسیان لە 100 سانتیمەتر درێژتر نینە و کەسیشیان لە 83 سانتیمەتر کورتتر نینە. هەندێک پرسیارمان ئێستا لێ دەکەن، دەبی بزانم بەڵێ یان نا. ئایا هەموو قوتابیان درێژیان لە 90 سانتیمەتر زیاترە؟ بێگومان نا، چونکە هەندێکیان لە 83 دەست پێ دەکەواتە 83 چونکە 83 لە 90 ئەوها دەنووسین چونکە 83 گچکەترە لە 90 و 86 هەیە لێرە، چونکە درێژی باڵایان لە 83 ڕا هەتا 100 کەواتە وەڵامی ئەو پرسیارەی نا، وانە هەمویان درێژتر نینە لە 90 سانتیمەتر. ئەوە پرسیارەک وەڵاممان داوە. پرسیاری ژمارە 2 درێژترین قوتابی لە پۆلی مامۆستا کامەران درێژیەکەی لە 96 سانتیمەتر زیاترە؟ بەڵێ، چونکە لێرە درێژترین قوتابی دیارە 100 سانتیمەترە. 100 سانتیمەتریش لە 96 گەورەترە، لەبەر هەندێ چونکە 100 گەورەترە لە 96 کەواتە وەڵامەکە بەڵێ درێژترین قوتابی بەرزترە باڵایەکەی لە 96 سانتیمەتر. ئەوەش وەڵاممان داوە. پرسیاری 3 هەموو قوتابیان لە مامۆستا کامەران کورتترن؟ ئەوەی ڕاستی بی ناتوانین 100% وەڵامی ئەو پرسیارەی بدەینەوە، چونکە
کەس نازانی مامۆستا کامەران باڵای چەندە. ڕەنگە مامۆستا کامەران باڵای 180 و 170 و 190 بی، بەڵام ڕەنگە مامۆستا کامەران لە کورتە باڵایەکان بی، ڕەنگە باڵای هەر 100 سانتیمەتر بی. کەس نازانی، هیچ زانیاریەکمان نییە دەربارەی مامۆستا کامەران، هیچ مەرج نییە هەموو مامۆستایەک باڵای لە 100 سانتیمەتر زیاتر بی. کاتە تۆزێک ئاسان نییە وەڵامی ئەو پرسیارەی، بەڵام دەشتوانی وەڵام بدەیەوە بە بەڵێ، واتە زۆر بە فەلسەفیانە لێک نەدەینەوە پرسیارەکەی، بەڵکو دەڵێین بەڵێ. پرسیاری 4: جیاوازی نێوان درێژترین و کورتترین قوتابی 17 سانتیمەترە. ئەگەرە من بینم 100ی 83 لێ دەرکەم، کەواتە 10 3 لێ بڕوا 7، 9 8 لێ بڕوا 1، ڕەنگە دیسان لێرە بتوانین وەڵام بدەینەوە بە بەڵێ. تەواو بووم لەو پرسیارەی. ئێستا دێمە لای زارە. زارە ویستی شیرینی لە جۆری پارچەی بچووک بکڕی. زارە وا دەزانی کە قوتووی شیرینیە گەورەکە، خواستەکەی دێنێتە دی. قوتووە گەورەکە 30 پارچە شیرینی تێدایە. 10 پارچە، 30 نا 10. قوتووە گەورەکە 10 پارچە شیرینی تێدایە، بەڵام بچووکەکە، ئەوەی ڕاستیوی نازانم ئەو پرسیارە کو نووسرایە. یەکەم جار دەبا نووسرابە زارا دەیەوێ شیرینی بکڕی، دەچیتە دوکانەکی دەبینی دوو جۆرە قوتووی شیرینی هەیە، یەکە چیان گچکەیە، یەکە چیان گەورەیە، لە گەورەکەی 10 پارچە هەیە، لە گچکەکەی 8 پارچە هەیە. نازام کویان نووسیە. قوتووە گەورەکە وەکوەوەی وایە ئەمە یەکسەر بزانین دوو قوتوو هەیە، چیان گەورەیە چیان گچکەیە، بەڵام هەر کۆچیاوی. بەڵام بچووکەکە 8 پارچە شیرینی تێدایە. بارستایی واتە کێشی قوتووە بچووکەکە چەندە؟ 3 کیلۆگرام و 3.2 یان 20 لە 100 کیلۆگرامە، و بارستایی قوتووە گەورەکەش 3 کیلۆ و 90 لە 100 کیلۆگرامە. ئەوە هەندێک زانیاریمان هەیە. ئەم لێرە تۆزێک ڕوونکردنەوە چی بکەم لەسەر ئەو لێرە. ئەگەر ئەو دوو قوتووەمان هەبی، وەکو دەبینن یەکە چیانگچکەیە، ئەوی دیکە تۆزەک گەورەترە. لە ناو ئەو قوتووە گچکە 8 پارچە شیرینی هەیە. ئەوە 4 پارچە، ئەوش 4 پارچە، 8 پارچە هەیە. هەر 8 پارچە شیرینی، و بارستای ئەو قوتووە گچکە چەندە؟ 3 کیلۆ و 20 لە 100 کیلۆگرام. ئەوە زانیمان هەموو قوتووەکە کێشەکەی چەندە و چەند پارچە شیرینیش لە ناو قوتووە گچکەکەی هەیە. لە ناو قوتووە گەورەکەی لە جیاتی 8 پارچەی 10 پارچە هەیە، لێرە 4 لێرەش 4 لێرەش 2، 10 پارچە شیرینی هەیە، و بارستای قوتووە گەورەکەش 3.90 بەش لە 100 کیلۆگرامە. تۆزەک قورسترا لە قوتووە گچکەکە. ئەوجا ئێستا بزانین پرسیارەکان چنە. دەپرسن کام بڕ بارستایی 1 پارچە شیرینی لە قوتووە بچووکەکە نیشان دەدا. ئەوەی ڕاستی بی زۆر دەقەکە زۆر خراپ نووسرایە بەداخەوە، ناتوانین بنووسین پارچەکە، دەبی بنووسین کام بڕ بارستایی 1 پارچە شیرینی لە قوتووە بچووکەکە نیشان دەدا. ئایا ئەو وەڵامە یان ئەو
ڕاستیبی هەموو وەڵامەکان هەڵەنا بەڕای من، چونکە لێرە ئەمن چم هەیە؟ لێرە ئەمن 3.20 کیلۆگرامم هەیە. لەبەر چ لێرە بوویتە 320؟ لەبەر چیان ئەو 3.20 لەبەر چ بووە 320؟ ئەگەرە من کیلۆگرامی بکەمە گرام، ناچارم جارانی هەزاری بکەم، واتە 3.20 دەبی ئەمن جارانی هەزاری بکەم. کە جارانی هەزاری دەکەم، ئەگەر بمەوێ بێگومان بیکەمە گرام، چی لێ دێ؟ دەبیتە 3 فاریزەکە بە 3 خانە دەچیتە لای دەستی ڕاست، واتە دەبی بە خۆم سفرەکی دانێم، ئەوە 1 خانە، ئەوە 2 خانە، ئەوەش 3 خانە، واتە دەبیتە ژمارەکە یەکسانە بە 3200 گرام. نابیتە هیچ کاتێک نابیتە 320، یان ئەوە تا ئەمن دەبی بینوسم 3.20 یان دەبی بینوسم 3200. ئەو 320 ئەوەی ڕاستیبی هەڵەکی زۆر گەورەیان کردیە کە بە خۆشیان نازانن مانای چییە، کردیتیانە چ؟ ئەو کیلۆگرامەیان کردیتە چ؟ کردیتە دەسیگرام، کردیتە چ جۆرە گرامە؟ ئەگەر کیلۆ نەبی کردیتیانە چ؟ کەواتە ئەمن هەز دەکەم ئەو پرسیارە ئەگەر بەهات باو فاریزە لێرە هەبا، ئەو وەڵامم هەر هەڵدەبژارد، چونکە هەتا بزانم 1 پارچە شیرینی بارستایەکەی چەندە، 3 فاریزە 2 دابەشی 8 دەکەم، چونکە لە ناو قوتووە گچکەکە 8 دانە شیرینی هەیە. وەکو لێرە تەمەشاکەین، ئەمن بارستای قوتووە گچکەکەم کردیتە گرام، ئەو جا بوویتە 3200، دابەشی 8م کردیە، هەر شیرینیەی 400 گرامە، هەر 1 پارچە لەو پارچە شیرینیانە دەکاتە 400 گرام. ئەگەر بمەوێ بە گرام، بەڵام هیچ کات ناتوانم 320 یان 3200 یان 3.20. ئەوە تێبینی من لەسەر ئەو پرسیارەی. ئەوجا ئێستا ئەگەر هاتوو فاریزە هەبوو، ئەو وەڵامە ڕاستەی هەڵدەبژێرین، ئەوانەی دیکە هەڵەنا. ئێستا دێمە لای پرسیاری 6. کام ئەنجام پوختەی پێدراوەکانە؟ واتە کام لەو قسانە ڕاستن؟ ئەوە کام لەو گریمانانە ڕاستن؟ لێرە نووسرایە بارستایی 1 پارچە شیرینی لە قوتووە بچووکەکە کەمترە لە بارستایی 1 پارچە لە قوتووە گەورەکە دەبا نووسرابە. ئایا ڕاستە ئەو قسەیە؟ هەتا بزانم ڕاستەیان نا، ئەمن دەبی بارستایەکەی هەر 1 پارچەی لە قوتووە گەورەکە و لە قوتووە گچکەکە ببینمەوە. ئێستا دیتمانەوە لە قوتووە گچکەکە بارستای 1 پارچە کردیە 400 گرام. ئێستا بچینە لای قوتووە گەورەکە، دیسان ئەویش بینم 3.9 جارانی هەزاری بکەم، بیکەمە 3900. ئەو جا چونکە 10 پارچە شیرینی هەیە، 3900 دابەشی دەیکەم، هەر پارچەی ئەو جارەی 390 گرامە، کەواتە پارچە شیرینیەکان لە قوتووە گەورەکە بارستاییەکەیان کەمترە، چونکە 390 کەمترە لە 400. 390 گچکەترە لە 400، کەواتە ئەو هەڵبژاردەیە هەڵەیە.
بارستایی پارچە شیرینیەکە لە قوتووە گەورەکە کەمترە، ئەوە ڕاستە. بارستایی یەک پارچە شیرینی لە قوتووە گەورەکە کەمترە، ئەوە ڕاستە. بارستایی پارچە شیرینیەکان لە هەردوو قوتووەکە وەکو یەکن، ئەوەش هەڵەیە، و بارستایی پارچە شیرینیەکان لە قوتووە بچووکەکە دوو ئەوەندەی بارستایی لە قوتووە گەورەکەیە، ئەوەش هەڵەیە، چونکە 400 ئەوی دیکەش 390 بوو، وابزانم چەند بوو، 390 دوو ئەوەندەی یەکتر نینە، کەواتە تەنیا یەک وەڵام لێرە ڕاستە، ئەویش ئێستا تەماشای چی بکەم، ئەویش ئەو وەڵامە ڕاستە. بارستایی پارچە شیرینیەکە لە قوتووە گەورەکە کەمترە، دەبا بنووسرا بە بێگومان کەمترە لە بارستایی پارچە شیرینیەکە لە قوتووە بچووکەکە. ئەو پرسیارەش تەواو بوو، هەرچەندە زۆر هەڵەی لە ناو بوو. ئەوجا ئەگەر ئێرە هەڵەی لە ناوبی، ئەو پرسیارە هەرپڕی هەڵەیە بەداخەوە، کە ئەوهاش دەڵێم جێبەجێکردنە جیاوازەکان، بەکارهێنانی پێدراوەکان. خشتەکە بۆ شیکاری پرسیاری 7 هەتا 11 بەکاربینە. ئەو خشتەیە دەربارەی بارستایی، دەربارەی خێرایی، دەربارەی کاتی خەوتن، دەربارەی بڕی میوە و تەڕی لە مابەینی 3 گیانەوەر فیل، ورچ و زەرافە. بارستایی فیل لێرە نووسرایە کیلۆگرام کورتکردنەوەکەی کگم، و گرامیش کورتکردنەوەکەی گئە. باش، لێرە کگم واتە کیلۆگرام، کیلۆگرام. بارستایی فیل 4450 کیلۆگرام، بارستایی ورچ 720 و بارستایی زەرافە 1180 کیلۆگرام. کامەیان لە هەمویان گەورەترە؟ بارستایەکەی زۆرترە، فیلەکە لە هەمویان زۆرترە، ئەوجا زەرافە، ئەوجا ورچ. خێرایی فیلەکە 51 کیلۆمەتر لە کاژێرێک خێراییەکەیتی، ورچ 48 کیلۆمەتر لە کاژێرێک، زەرافەش 51 وەکو فیلەکەی 51 کیلۆمەتر لە یەک کاژێر. کاتی خەوتن لە یەک ڕۆژ فیل 180 خولەک دەنووی، ورچ 8 کاژێر دەنووی، زەرافەش 240 خولەک دەخەوی. ئەوەش کێشە نەبوو. بڕی میوە و تەڕی بەکارهاتوو لە یەک ڕۆژ، ئەگەر گوتیان کگم واتە کیلۆگرام، ئەدی گم چییە؟ چونکە لێرە دوو شت هەیە، کیلۆگرامەکە دەبی ئەو هابی، گرامەکەش دەبی ئەو هابی، ئەدی ئەوە چییە؟ کیلۆگرامە یان گرامە؟ لەبەر چ سێ شتمان هەیە، ئەوە چییە، ئەوە چییە؟ دەبی هەردوو یەکەمان هەبی، یان کیلۆگرام یان گرام. ئێستا لێرە ئەمن هیچ تێناگەم ئایا ئەوەی بە چ بخینمەوە، چونکە نووسرایە کیلۆگرام ئەوها دەینووسین، گرامیش ئەوها دەنووسین، کەواتە کە هەڵە هەبوو بەداخەوە هیچ ناتوانم وەڵام بدەمەوە، چونکە پڕی هەڵەیە. یەکلایی نەبووینەوە نووسەرانی ئەو لاپەڕەیە یان ئەو پرسیارە. یەک کاژێریش دەکاتە 60 خولەک. ئێستا با بچمە لای پرسیارەکان، زیاتر ڕوون دەبیتەوە کە هێشتاش هەڵە هەیە. ئەو جنووسیتیشیان هەڵە لەکوێیە؟ هەڵا لە هەموو جێگایەکە لەو پرسیارەی. پرسیاری 8 بارام دەڵێ گیانەوەر تا بڕی خۆراکی زۆربی
ماوەی خەوتنی زۆرە، ئایا هەڵا لە وتەی بارام دیاری بکە؟ هیچ ناتوانم هەڵەی دیاری بکەم لەبەر چ؟ لەبەرەوەی بڕی خۆراک واتە ئەو شتانەی کە گیانەوەرەکە دەیخوا لە یەک ڕۆژ. لێرە نەنووسرایە بڕی خۆراک چەندە، تەنیا نووسرایە بڕی میوە و تەڕەی بەکار هاتوو لە یەک ڕۆژ. ئایا فیل بەس میوە و تەڕەی دەخوا؟ و ئایا فیل ئەگەر ئێرە گرامبی بەس 1000 گرامی دەخوا، 1800 گرام؟ چونکە مرۆڤ 1800 گرامی دەخوا. ئایا ڕاستە ئەو زانیاریە یان پڕی هەڵەیە؟ کەواتە لێرە ئەمن ناتوانم هەڵەی بارام دەستنیشان بکەم، چونکە پرسیارەکە بەخۆی هەڵەی تێدایە. چونکە من نازانم ئایا ئەگەر ئەو ژمارەیە کیلۆگرامبی فیل 1000 کیلۆگرامی ناخوات، چونکە بەخۆی کێشەکەی 4000 کیلۆگرامە، کەواتە ئەوە نابی کیلۆگرامبی. ئەگەر گرامیش بی 1000 گرام واتە 1 کیلۆ، ناکاتە 2 کیلۆش، 1800 گرام، کەواتە ئەویش هەڵەیە. کەواتە دەبی ئەو پرسیارە چا بکرێ، یەکلایی ببیتەوە مەبەستیان چییە لەو ژمارانە، هەتا ئەو کات بزانین ئایا میوە و تەڕە تەنیا میوە و تەڕە و شتی دیش دەخوا، خۆراک مەبەستیان چییە؟ ئەوە پرسیاری هەشت. نەمتوانی وەڵام دەمەوە. پرسیاری نۆ، کام گیانەوەر زۆرترین بڕ لە سەوزە و میوە دەخوا؟ دیسان ناتوانم وەڵام بدەمەوە. ڕۆژانە چەند کیلۆگرام دەخوا؟ چونکە وەکو گوتم گومانم هەیە لە یەکەی ئەو پرسیە ئەو ژمارانە. ئایا ورچ تەنیا لە کیلۆیەک کەمتر شتی دەخوا یەک ڕۆژ؟ ئەوە ناکرێ، کاتە نابی. پرسیاری دا، ورچ چەند کاژێر زیاتر لە فیل دەنوێ؟ ورچ 8 کاژێر دەخەوی، بەڵام فیل 180 خولەک دەبی ئەمن ئەو 180 بینم بیکەمە کاژێر، دابەشی 60 بکەم. ببورن دابەشی 60، 180 کە دابەشی 60 دەکەم دەکاتە 3، واتە فیل 3 کاژێر دەخەوی، ورچیش 8. ئایا 8 چەندی زیاترە لە 3؟ وەڵام 5 کاژێر. ئەدی زەرافە چەند کاژێر دەخەوی؟ 240 دەبی بینم دابەشی 60 بکەم، کە 240 دابەشی 60 کرد دەکاتە 4، واتە فیل ببورن ورچ 4 کاژێر زیاتر لە زەرافە دەنوی، هەر ڕۆژەی 4 کاژێر زیاتر. یەک پرسیارم توانی وەڵام بدەمەوە بەداخەوە. پرسیاری 11ش هەر ناتوانم وەڵام بدەمەوە، چونکە هەر نازانم چش نووسرایە. هیچ شتێک دوو ئەوەندە نییە لێرە، بەڵام هیوادارم ئەو جۆرە پرسیارانە هەمووی چا بکرێ، هەڵەکان زۆر زۆر زەقون، هەڵەی زانستینە، هەر زۆر بەداخەوە کە ئەوهایە کە نەمتوانی وەڵامی پرسیارەکان بدەمەوە. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە، لەوانەی داهاتوو باسی لاپەڕەیەکی نوێ، هەتا ئەو کات هەر خۆش بن.